بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دۆخی حکوومەت هێرێم لە سەراستی ناوخۆ و هەرێمەتی و نێودوڵەتی لە تەنگژەیەکی قوڵدایە بە بڕوای بەشێک لە چاودێران هۆکاری لاوازبوونی پێگەی حکوومەت هێرێم لە ئاستی ناوخۆ و هەرێمەتی نێودوڵەتی دەگرێتەوە بۆ بوونی گەندەڵێکی بەرفرانەوە وروها ناکۆکی زۆری نێوان لایەنە سیاسیەکان. لە بەردامی ئەمڕۆ باز لەو تەنگژان دەکەین کە حکوومەت هێرێم لە سەراستی ناوخۆ و لەگەڵ بەغداد و لەگەڵ وڵاتانی هەرێمەتی و نێودوڵەتی شتێک کەوتووە لەگەڵ مامن. دۆخی حکوومەتی هەرێم لە ئاسی ناوخۆ و هەرێمایەتی و نێودەوڵەتی لە تەنگەژەدایە. لە سەراسی ناوخۆ خەڵک لە حکوومەتی هەرێم تووڕە و نیگەرانە. هۆکارەکەشی بۆ گەندەڵی بەرفراوان نەبوونی سەروەری یاسا قۆڕەقکردنی داهاتەکانی نەوت و کورسی دەگەڕێتەوە. دوای 28 ساڵ حکوومەتی هەرێم نەیتوانیوە خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکات لە کاتێکدا هەرێم ناوچەیەکی دەوڵەمەندە بە نەوت و غاز و خاوەن داهاتێکی زۆرە. ئەمە جگەلەوەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغداش لە قەیراندایە و ماوەی 6 ساڵە کێشەی موچە و نەوت لە نێوانیاندا چارەسەر نەکراوە بۆ هۆیشەوە هاوڵاتیان بوونە قوربانی. لەسەر ئاسی هەرێمەتیش حکوومەتی هەرێم بارودۆخی باش نییە و نەیتوانیەوە بە هەماهەنگی لەگەڵ بەغدا سنوورێک بۆ دەستدرێژەکانی وڵاتانی هەرێمیکدا بنێت. لە ئێستادا تورکیا بەهۆی شەڕی لەگەڵ پەکەکە بە قوڵی 30 کیلۆمەتر هاتۆتە خاکی هەرێمی کوردستان. بەڵام حکوومەتی هەرێم هەڵوێستێکی ئەوتۆی نییە. هاوکات لە ئاسی نێودەوڵەتیش لە ئاکامی دۆسیەی سزادراوانی بادینان پێگەی حکوومەتی هەرێم و پەیوەندیەکانی تووشی پاشەکشە هاتوون. هەریەکە لە یەکێتی ئەوروپا و بەریتانیا و ئەمریکا وڵاتانی زلهێز لەسەر دۆسیەی سزادراوانی بادینان نیگەرانی خۆیان گەیاندووەتە بەرپرسانی هەرێم. بە گوێرەی زانیاریەکانیش بەشێک لە وڵاتانە هەڕەشەی پێداچوونەوەیان بە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێم کردووە ئەگەر دۆسیەکەی سزادراوانی بادینان ڕاست نەکرێتەوە. بە بڕوای چاودێران گەندەڵی ناوخۆی و نەبوونی دادپەروەری و بەرتەسکردنەوەی ئازادیەکان هۆکاری سەرەکین بۆ لاوازبوونی حکوومەتی هەرێم لە ئاسی ناوخۆ و هەرێمایەتی و نێودەوڵەتی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لەگەڵ بەڕێز سعیدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی کوردستان تاوتوێی کۆمەڵێک پرسی تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان دەکەین. کاک سعیدی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجیەوە بزانم وەکو یەکێتی نیشتیمانی لەبارەی ئەو گرژانەی کە ئێستا لە ناوچە سنووریەکان هەیە و لە گرژی پەکەکە و تورکیا هەروە گرژی پەکەکە و پارتیش. بەڵێ زۆر سپاس کاک حەکیم بۆ ئەو دیمانەیە. پێشان زۆر سپاس پیرۆزبایی دەکەم لە تیمی برایەتی فوتبال لە هەولێر. ئەمڕۆ بوو بە پاڵەوانی تیبە نایابەکانی کوردستان. پیرۆزبایی لە یاریزانەکان دەکەم لە بەڕێوەبەرایەتەکەی دەکەم لە جەماوەرەکەی دەکەم خوانمونەیان زیاد کە و ئێمەش خۆشحاڵی. لە ڕاستیدا و پرسیارێکە کردەوە پرسیاری ڕۆژە و پرسیارێکە کە لە ڕاستیدا ئەم شەڕی کە لە بینی پێکاکا و وڵاتی تورکیا هەیە شەڕێک نییە لە دوێنەوە دەستی پێکرد چەندین ساڵە بەڕێگاوەیە ئەوەی کە جێگای داخە هەر جارە هەر جەولەیەکی شەڕ دەستی پێکردبی دەیان ملیارد دۆلار سەرف کراوە و چەندین هەزار کەس لە هەردوو لابوونەتە قوربانی ئەم شەڕە نەگریسە و چارەسەری کێشەکانی نەکردو. بۆیە ئەوە هەمیشە دەگەڕێنەوە سەر ڕێیەکەی سەرۆکی نەمرمان جەنابی مامجەلال کە ئەم نەوعە کێشانە کێشەی سیاسین بۆ بە سیاست چارەسەر دەکرێن بە ئاشتیانە چارەسەر دەکرێن بە شەڕ چارەسەر ناکرێت. ئەم جارە قەوارەی شەڕەکە پانتایەکی تری گرتوۆتە بەر دیزاینێکی تری گرتوۆتە بەر. پێم وایە ئەگەر ناکۆچی لە نێوان پارتی و پێکاکاش هەیە ئەگەر ناکۆچی لە نێوان پێکاکا و لایەنی تریش هەیە بەڵام ئەو زۆر بچووکترە لە حەجمی ئەو شەڕەی لە حەجمی ئەو تادیدانەی کە کۆماری تورکیا دەیکا. جەناب زۆر خاتری تورکیا گرت 30 کیلۆمەتر من پێم وایە لە باشیقا و لە ناوچەکانی تر و هاتنی درۆن بۆ عمق قوڵایی هەرێمی کوردستان زۆر دەمێکە 40-50 کیلۆمەتری
تەجاوز کردووە. باش بارودۆخێکی هیناوەتە پێش بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری بادینان و بەشێکی هەولێر و بەشێکی دهۆک هیچ کەیفێکی بەم دەسەڵاتە نایەکە هەیەی و هەراسان بووە خەڵک لەوە بووەتە سەبەبی ڕاگواستنی دەیەکان و وێرانکردنیان ئەوەی کە ئێمە بە زەحمەتێکی زۆر ئاوەدانمان کردوتەوە و هەروەها برینی دار و تێکدانی ژینگە و تەجاوز لەسەر ئەو زیندەوەرانەی کە لەناو ئەو دارستانەدا دەژین ئەمە خۆی لە خۆیدا بەرەو بە سەحرابردنی ناوچەکانە و ئەو ناوچە جوانانە بە دارەکانیان بە دارە بەرهەمدارەکانیان و بە شێوازی ژیانی جوتیارەکانیانەوە جوان بوون نەک بتە مختبەری تاقیکردنەوەی چەکە کوشندەکانی کە هەن پێم وایە ئەمە کارێکی خراپەوە پێویستە هەموو لایەکمان هاوکاری بکەین بۆی ئەو شەڕە وێرانکەرە ئەو شەڕە خراپ و قێزەونە دوور خێنەوە لە میلەتەکەمان دوور خێنەوە لە هەرێمی کوردستان و چارەسەرێکەشی بەوە دەکرێت کە بە ئاشتی ئەو کێشەیە چارەسەر بکرێ و هەوڵی ئەوە بدرێت کە ڕێگایەک بگرێتە بەر کە و ڕێگایە بەڕاستی بگاتە ئەنجام. بەڵێ ئێوە خۆتان ئەو ناکۆکی کە هەیە جگە لە نێوان پاکەکە و تورکیا لە نێوان پارتی و پاکەکە دەیبینی یاخود ئەو ناکۆکی کە دروست بووە لە نێوان هەرێمی کوردستان و پاکەکە یاخود وەزیری پێشمەرگە کە لە پشکیەوە ئاگاداری جوڵاندنیە و هێزانەیە کە باس لە جوڵان هێزی پێشمەرگە دەکرێت بۆ چەند من ناڵێ من ئێمە دەبی لەگە وەزیری هەرێمی کوردستان جددی قسە بکەین چونکە بەیانێک دەرچۆ بە ناوی وەزارەتی پێشمەرگە و بە حکومیکردنی ئەم شەڕە کارێکی خراپە سێ لە چاری ملەتی ئێمە لایەنگیری ئەم شەڕەنیە داخوازی ئەو شەڕە ناکەوە ئەو شەڕی پێشەڕێکی ناڕەوایە پێویست ناکەەوە شەڕە ببێ حکوومەت نوێنەری ئەوم خەڵکەیە ناکرێ خەڵک غەیری پارتیش ناوە حکوومەتە هەیە گۆڕان هەیە چێتی هەیە من پێم وایە بەم شێوە هینکردنی ینی ئەم خەتایە بێتە سەر کۆنتۆی یەکێتی و سەر کۆنتۆی گۆڕان و سەر کۆنتۆی لایەنەکانتر کارێکی باش نییە و من پێم وایە لە جیاتی ئەوەی حکوومەت ببێتە هاندەر و گەرمکردنی ئاگری شەڕ پێویستە حکوومەت ڕێگا و شوێن دۆزێتەوە چۆن چارەسەری ئەو ئەگەری دروستبوونی شەڕ دەکات دوور نابینم بەڵێ وەزیری پێشمەرگە وەزیری ئەوم پێشمەرگەیە پێویستە بۆ هەر پێشمەرگەیەک جا لە هەر حیزبێک بی هەر ڕەنگێک و هەویەکەی ڕەنگێک بی لە گیرفانی پێویستە لە خەمی دابی بەڵام ئەکیت پشتیوانیکردن لە بانگەشەی شەڕ و گەرمکردنی ئاگری شەڕ قوربانیتری بەدواوە دێ کوژداوی شەید بوونیتری بەدواوە دێ بۆیە پێویستە ڕێگای لێ بکرین. بەڵێ بەس ڕەنگەوەی کە بەلای بینەرانەوە بێ تەناهێز لە سنووری پارتی بەرەو ناوچەکانی پارتی کرێکارانی کوردستان بڵێن ئەو ناوچانی کە لە باشووری کوردستان بەرەسیانەوەی جوڵێنراوە یاخود لە سنووری یەکێتی ئەم هیچ جمەجۆڵێکی لەم شوێیە هەبووە؟ کار حەکیم ئەم پێم وایە ئێستا ئێمە بێهودە باسی سنوور دەکەین ئەم چەکەی کە شەڕی پێ دەکەیت لە زۆر جێگا و درۆن و ئەوانە سنوور نازانێت سنووریی دەمێکە سنووری بەزاندووە دوایە پێم وایە بەرەنگاربوونەوەی ئەو نوع هێزانە ئەو نوع چەکانە لە هەرێمی کوردستان بەڕاستی بە دەرەجەی ئەوەل ئیشی هەرێمی کوردستانیە بەپێی مادەی 110 دەستوری عێراقی ئەمە لە ضمنی سەلاحیاتی حەسریە سەلاحیاتێک کە حکوومەتی عێراق لێ مەسوولە بەڵێ حکوومەتی عێراق توانی ئەمر بە پێشمەرگە بکە هێزەکانی خۆی بینی بۆ بەرەنگاربوونەوەی بۆ ڕێگرتن لە دروستبوونی ئەو شەڕە چونکە ئەو شەڕەوەکوتم شەڕێکە کە هەموو هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەن نەتیجاگە بەردەوام بین. بەڵ بەس وەکو خۆتان وەکو یەکێتی نیشتیمانی مەرتسیستان هەیە شەڕی نێوان پاکەکە و پارتی ڕوودات هیچ هەوڵێکی نێوەندگیریشتان نەبووە ئێوە وەکو خۆتان؟ نا ئێمە هەمیشە لە خۆی جیاوازە موقعی جغرافی کە پێی دەرێن زۆنی زەردە یا پێی دەرێن سنووری دەسەڵاتی پارتیە بەشی زۆری شەڕەکە کەوتۆتە ئەو منتیقانە من پێم وانیە پارتی لە موقعێکدا کەس حەسوودی پێ ببە
بەڵام دەوری یەکێتی ئەکید دەوری ئەوە دەبێت کە هەرێمی کوردستان بپارێزی و دووری خاتۆ لەو شەڕە ئەویش بە گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تری حکوومەت لایەنەکانی تری ناو پەرلەمان و پێویستە پەرلەمان و حکوومەتیش ئەو دەورە ببینن کەەوە دوورخرێتەوە و لەگەر لایەنی تورکیا لەگە بەرپرسی تورکیا قسە بکرێت چونکە بەشێک لە تەسریحاتەکانی بەڕێز سەر و کۆماری تورکیا مەسلەی میساقی ملی و مەسلەی معاهدەی لۆزان و 2023 یعنی ئەمە خۆی لە خۆیدا قوارەیەکی تر نیەتێکی تر بۆ شەڕە دەدات جگە لە شەڕێکی مەحدودی محەلی لەسەر سنوور لە نێوان مەفرەزەیەکی پێکاکا لەگەڵ فەوجێک لە عسکەری تورکیاوە شتێکی وانیشان دەدا مەسلەی هاتنە ناوە و مانەوە و چونکە تەجروبەشمانە سابقەشمانە لەوە پێش ئێستا ئەوە تورکیا لە قوبرسە لە ساڵی 1974ەوە هەتا ئەمڕۆ نەدەرچوە نەحچارە سەری کێشەکە کراوە. بەڵ ئەی سەبارەت بۆی کە پێشتر لە دوانێک بەناوی بەڕێستەوە بڵاو کراوە ئەو زانێنە ڕاست بوو کە گوایە بەڕێست باس لەوە کردبێت تورکیا ئەو ناوچانەی کە دارەکانی بڕیوێتەوە ئەو ناوچانەی کریبن دارەکانیشی کریبێت ناوا بە ئەوە هینەکە بڵاو کراوەتەوە بڵاو کراوەتەوە لە زمانی قونسولی تورکی من نە لە قونسولی تورکیم پرسیوە ویستمە ئەو پشتڕاستکەمەوە تەنها ئیشارەتم بۆ کردێک کە خەبەرێکی لەو بابەتە هەیە پێویست بە لێکۆڵینەوە هەیە بەڵام ئەوە تۆ دەزانی تۆڕی میدیا و بەشێک لە کەناڵەکانی کە حەز دەکەن لە گەرمکردنی ئەوە ئەنواعی تەفسیری بۆ دەکەن بە کەیف خۆیان بە شێوەیەکی ئیستیزازی بڵاوی دەکەن و نام قەتعانە من پێم ئەوە نییە باسی مەوزوعی ئەم ناکۆچیانی نێوان تورکیا و پێکاکا هەرێمی کوردستان و تێوەگلانی بکەم بەڵام کە شتێک من نەموتبی من نەموتووە نەخێر من شتیوە من لە قونسولی تورکیا جێم لێ نەبووە و لە ماڵپەڕی قونسولی تورکیا خۆی جێم لێ نەبووە بەڵام لە بڵاو کراوەتەوە بە ڕسمەوە و کە گویا قساکە و سەردانی پەرلەمانی کردی ئەمە لە زمانی منەوە نییە پەیوەندی بە منەوە نییە بەناوی بڵاو کراوەت بۆ کرابەوە من ڕەتشدایەوە ڕەتشم دایەوە کە من دیمانم لەو فترەیە لەگە هیچ کەنالێک نەکرد. باشە با دوپرسیار بەسەر و مەلەفە ئەوە بێ ئەو زانێنەی کەلای بەڕێز چووکە خەڵک مەترسی هەیە شەڕی کورتکوژی دووبارە دەبێتەوە مەترسی هەیە ئێستا گەیشتۆتە ئاستێک ئەو بەڕێزت لە ئەندامێکی باڵای بەرپرسێکی باڵای کێتی نیشتیمانی ئەو زانێنەی کەلایەوە هەن مەترسیدارن لەبارەی ناوکەکانی پارتی و پاکەکە محاولات هەیە بکرێ بە شەڕی کورد بە کورد و بۆ ناشرینکردنی هەرێمی کوردستان و کورد بەڵام پێم وایە هەموو لایەکمان بە ئەندازەی کافی زەرری شەڕی ناوخۆ و ناو کورد بە کوردمان بینیوە تەسەور ناکەم ئینشاڵڵا نابێت. بەڵێ زۆر باشە پرسێکی ترەوەیە کە مەسلەی هەڵبژاردنەکانی عێراقا یەکێک لە هاوسەرۆکانی ئێوەش لە بەغداد بوو باز لەوە کە ئێستا بەدووی تیجاهی جیاواز بۆ هاوپەیمانەتی کار دەکەن لەگەڵ پارتی یەکێکیان لەگەڵ فەتح ئەوەی تریان لەگەڵ سەدریەکان ئێستا بڵێن دووی تیجاهی جیاواز هەیە لە نێوان پارتی و یەکێتی بۆ تەشکیلەی دوای هەڵبژاردنەکە. من پێم وان نییە هیچ وەڵامێکی ئیجابی هینەیەکێتی سەردان و سەردانی هینەکان بۆ تەفسیلی زیاتر ئێوە دەتوانن لەگەر ئەندامانی وەفتەکە قسە بکەن بەڵام ئەم پێشترێ ئەوەی کە من گوێم لێ بوو وەفدی سەدریەکان باسی ئەویان کردو ئەو مۆزوعی هاوپەیمانەتی و قسەکردن لەسەر هاوپەیمانەتی بۆ تەشکیلکردنی حکوومەتی ئایندەی فیدرال پاشی هەڵبژاردن دەبێت چونکە لەبەر ئەوەی سیستەمی هەڵبژاردن جیابووە هەیکەلی هەڵبژاردن جیابووەتەوە و هیچ کەس لە ئایندەی ئەم هەڵبژاردنە مطمئین نییە چۆن دەبێت. باشە بەس ئێستا باز لەوەکێک کە پارتی لەگەڵ سەدریەکان جۆرێک لە ڕێکەوتنی پێشوەختەی کردووە و داوای پۆستی سەرۆک کۆماری عێراقیش دەکات پێتان وایە لە خولی داهاتوو پارتیە و داواکاری هەبێت ئەمە هیچ ئەسڵێکی نییە هیچ ئەسڵێکی نییە ئەمە هیچ زانیاریەکمان نییە لەسەر ئەوە ڕاست بێ بەڵام ئەکید ئێمە
هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کە لە بەغدا بووە ئەکید ئەو مۆزوعە بەوردی متابعە دەکا و لە داهاتوشدا بەوردی متابعە دەکەیت من پێم وانییە سەدرەکان بێن لە وەزعی ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو نسبە و تەناسبەی کە لە پەرلەمانی عێراق هەیە بەو نەوعا داخلی هاوپەیمانێتیەک بن لەگە یەک لایەن و ئیهمالکردنی لایەنەکانی تر باوەڕ ناکەم ئەشتە ڕوو بدات. سەبارەت بە پۆستی سەرۆکۆمار ئێوە قبول ناکەن ئەگەر بۆ ئێوە نەبێت هاوسەرۆکی ئێوەش باسی لەوە کرد بوو کە تا ئێستا دکتۆر بەرهەمیش هەرکاندیدی داهاتووتانە پێتان وایە جگەر لە داهاتووشە و پشکە هەر بۆ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی؟ بەڵێ ئەودا لە داهاتوشدا ئێمە چونکە ئێمە پۆستی جیاجیامان ناو هەرێم هەیە و لە عێراقیش هەیە ئەو پۆستە پۆستی یەکێتی نیشتیمانی بووە و پۆستی کورد بووە ناو کوردیش یەکێتی نیشتیمانی ئەو پۆستی وەرگرتووە لە داهاتوشدا ئێمە داوای ئەو پۆستە هەر دەکەینەوە. باشە بەس هیچ مەترسێکتان نییە بۆ یاوپەیمانەتی ژێر بەژێر لە دەستی بدەن لە دوای هەڵبژاردنەکان؟ ئەگە ژێر بەژێر هەبی چۆن دەبی لەگەڵ تۆ باسی کەم لە تەلەڤیزیۆن بەس وەکو لایانی تر دەڵێم وەکو لایانی تر ینی ڕێکەوتنیان کرد بێ بۆی و پۆستە لای ئێوە نەبێت چکە خۆتان ئاگادارن سونەکانیش ماوەیەک لەمە پێش باسییان دەکرد کە پێویستە سەرۆکۆمار بدرێتەوە بۆ ئێمە چکە یەکەم جار بە قسەی خۆیان لای ئەوان بۆ دوای پرۆسەی ئازادی عێراق لە زمانی عێراق لایەوان بۆ لە زمانی عێراق لای سونەکان بۆ لە زمانی سەدام حوسێن لای سونەکان بەڵێ دوای 2006 غازی عاجل لیاوە لە سەردەمی حکوومەتی کاتی بڵین ئەو سەرۆکۆمار نەبوو؟ ئەوە نەبوو فترەی انتقالی بوو فترەی انتقالی بوو ئەو کاتە 11 کەس لە هین مەجلیسی حکم بوون بە سەرۆکۆمار هەیەکە مانگە کوسا چەند مانگوانە ئەوەی کە غازیاوەر ئاخیر بوو ئەوە انتقالی بوو بەڵام من پێم وایە ئەو مۆزوعە تەنها بەتەنێ ئاسان نییە سونەکان حەزیان لێ یا فلان کەس حەزی لێ ئەوە فۆرمێکی وەرگرتووە لە لوبنانیش فۆرمێکەیە لەو بابەتە ئەو فۆرمە دەمینێت. باشە بەس یعنی ئەو زانیارانەی کە لە میدیاکان لەبارەی ڕێکەوتنی سەدر و بڵین پارتی یاخود ڕێکەوتنی ئێوە و فەتح بڵاو دەکرێتەوە دروست نین ئەوەی کە سەدر لە بۆ نمونە لە هەرێم بەستەنە مامە لەگەڵ پارتی بکە یاخود ئێوە لەگەڵ فەتح هاوپەیمانی بکەن ئەوە دەزانی چۆنا من پێم وایە ئەم مەوزوعانە ڕەنگە بەشێک لە پرۆپاگەندە من ئێمە هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە لە بە پێی یاسای هەڵبژاردننی 2021 ڕێگا پێدراون هەموو ئەو گروپانە بۆ ئێمە قابلی ئەوەن گفتوگویان لەگەڵ بکەین جا ئێمە ناین برێن وڵات سەدر تەفزیل دەکەین لەسەر فەتح و فەتح تەفزیل دەکەین لە سەد ئەوانە لایەنی سیاسی عێراقین لایەنی گەورن ئێمە زۆر کەس محاولە دەکا مەسەلە فەتح و مەسەلە سەدر نییە دەیانەوێت سبغێکی تر لە ئاسی نێودەوڵەتی بە یەکێتی وە بنووسێن یا بە پارتی یا بە هیچکە من پێم وایە ئەگە پارتی حەز بکە وا پیشان بدەکە لەگەڵ سەدرەکان گەیشتۆتە نەتیجە و یەکێتی لەگەڵ ئەوە من پێم وایە بەو شێوەیەکێت تەعامل ناکە یەکێتی لەگەڵ هەموو لایەنەکان گفتوگۆ دەکا و گفتوگۆکانیشی هەوڵ دەدا بە شێوەیەک بی کە نەوعێک لە احترامی متەبادل و گەیشتن بە نەتیجەیەکی باش بۆ بەهێمنی بەسەربردننی هەڵمەتی هەڵبژاردن و پاش هەڵبژاردنیش ڕووی ئەومان هەبی لەگەڵ یەکتردا میشی. باشە ئەی سەبارەت باسی ناوخۆی هەرێم لەسەر دەستور ماوەیەک پێش ئێستا مەسەلەی دەستور گەرم و گەڕ بوو ئێستاش پێ دوایە هەوڵەکان جدین یاخود ئێمە جارە نابینە خاوەنی پێم وایە هەموو مەشغولکردنێک ئێستا دەستور پێشی هەڵبژاردن زەحمەتە ئێمە ڕاستە وتومانە لە ڕێکەوتنامەی نێوان پارتی و یەکێتی لە فەقەرەی 6 دەڵێن یەکێتی و پارتی کۆکن لەسەر ئەوەی دەستوری هەرێم لەم کابینە جێبەجێ بکرێ و هەروەها مەسەلەی لامەرکەزی لە ئیشرافی سەرکردایەتی حکوومەت بێ بۆ پیادەکردنی بۆ شۆڕکردنەوەی دەسەڵات تا ئەو تاریخەی کە دەستور مسادەقە دەکرێ هەموو ئەو مەسەلانەی کە ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەییان هەیە بە سازان دەبێت ئەمە نەسی دەقی ڕێکەوتنامەکەیە
و ئەو دەقەدەقێکی وازەحە ئێمە لەسەر مەسلەی دەستور لە ساڵی 92ەوە ئەمە خەریکی دەستوری ئەنواعی لیجنەی تایبەتی هەبووە و ئێمە درافتێکی مەسۆدەیەکی چاپکراومان هەیە دەستور ئێمە چەندین گفتوگۆمان لەسەر نیزامی سیاسی و سیستەمی پەرلەمانی یا سیستەمی غێر پەرلەمانی ڕیاسی مناقەشەمان کردووە بەڵام ئەو مناقەشانە مناقەشەی زیادن چونکە لە مادەی 13 لە دەستوری عێراق دەڵێ ئەم دەستوری عێراق یاسای سامیە لە عێراق یعنی یاسا هەرە بەرزەکەیە هەر نەسێک هەر ڕستەیەک لە دەستوری هەرێمەکان یا پارێزگاکان لەگەڵ ئەم یاسایە ناکۆکبی اعتیبار دەکرێ ینی عینی نابێ مەڵ ئیلغا دەکە ئیلغا اعتیبار دەکرێت بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە هەر شتێک بمانەوێ بیکەین دەبی کۆنفێم بی دەبی بگونجێ لەگەڵ دەستوری عێراق و دەستوری مەسۆدەی دەستوری کە هەیە ئەکید ئێمە لەسەر ئەو مەسەلانە دەگەینەیەک بۆ هەوڵ دەدەین کە دوای ئینتیخابات ئەو پرۆژەیە بخرێتە دەنگدانی خەڵک لەسەری و مەلایەنگیری ئەوەن کە دەستورێکمان هەبێت زیاتر لە 75% خەڵک دەنگی بۆ بدە دەستورێک بە 50 لە 100 لە زیداکی ئەمرێ باشە بەس وەکو خۆتان لە مەکتەبی سیاسی تا ئێستا تاوتێتان کردووە بڵێن ئەمە پێشنازەکانی یەکێتی نیشتیمانیە لەسەر مەسەلەی دەستور نەگەیشتۆتە ئەو بڵێن قۆناغە بە فەرمی پێشنازی خۆتان نازان بدەنە لیژنەی دەستوری پەرلەمان هیچ شتێکی وا نەکراوە یان داوای زۆر سیستەمێکی دەکەن کاک حەشیم ئەو مۆزوعەکە زۆری قسە لەسەر کراوە من دەڵێم مەسودەیەکەی هەموو لایەنەکانە چاپ کراوە حتا لەسەر مەسەلەی نظامی سیاسیان نظامی ڕیاسی قسەمان کرد وتمانە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەبێت ناو پەرلەمان بێ و ئەوە لە حالەتی سەرۆکی هەرێمی ئێستا لە ناو پەرلەمان بوو بۆیە من پێم وایە ئەو نوع مەوزوعانە کۆتایی هاتووە و هەوڵی ئەوە بدەین کە دەستورێکمان هەبی بگونجێ لەگە بارودۆخی هەرێمی کوردستان چکە ئەو دەستورە بۆ دینێک نییە بۆ حیزبێک نییە بۆ میلەتێک نییە بۆ هەموو هەرێمی کوردستانە بۆ علمانیەکانە بۆ ئیسلامیەکانە بۆ یەزیدیەکانە بۆ کاکەیەکانە بۆ تورکمانە بۆ عەرەبە بۆ کەلدۆ ئاشووری بۆ هەموو کەسێکە بۆیە پێویستە ئەگە بمانەوەی دەستورێک بی هەرێمی کوردستان دەبی ڕنگدانەوەی هەموو ئەو پێکهاتانە ئەو مۆزاییکەی تێدابی باشە سەبارەت بۆی کە بەڕێزوتر لە ڕێکەوتان لەگەڵ پارتی جگە لە مەسەلەی دەستور لامەرکەزیەتی شەیە لامەرکەزیەتەکە تقریبان لە مانگی حەوت دو ساڵ تێبەڕێ بەسەر کابینینەوە جێبەجێکرا هیچ ئەوەی کە خۆتان داوای لامەرکەزیتان دەکرد وەکو یەکێتی نیشتیمانی ناوە گەیشتۆتە مەرحەلەیەکی متەقەدیمە من پێم وایە ئێمە وەک لە ڕێکەوتنامەکەش هاتووە بەڵام زۆر جار بە هەڵە باسی ئەوە کراوە تێکەڵ کراوە مەسەلا هەندێک تۆ زانیە شاری سلێمانی خەڵک تێدا داوای هەرێمی سلێمانی دەکەوێت داوای دەکەێت تێکەڵ کراوە لەگەڵ مەبدەئی لامەرکەزی مەبدەئی لامەرکەزی ئێمە بڕوامان بە نظامی فدرالی هەیە لە عێراق خۆ ئەگەر مەبەست فدرالیەت نەبی ئێمە حکوومەتمان لە بەغدایە حکوومەتی هەرێممان بۆچی پەرلەمانی فیدرالیمان هەیە پەرلەمانی هەرێممان بۆچی ئەو دەسەڵاتانە هەیە لە ئەنجومەنی پارێزگامان هەیە لێرە ئەی باشە ئەنجومەنی قەزامان بۆچێ یعنی تۆ خۆ دەسەڵات شۆڕەکەیەوە تا دەگاتە موختار من پێم وایە وڵاتانی فیدرالی کە لە ڕێگای سیستەمی لەو بابەتە سیستەمی فیدرالی بەهێزبوونە لە ئەنجامی گەڵاڵەکردنی ینی پرۆسەی بریاردان لە خوارێ بۆ سەرێ تا ئامادە دەکرێت هەر کەسە هەز دەکات کە جێ پەنجەی خۆی پێوە دیارە نەک چار ئەفەندی کۆکەیتەوە لەگەڵ ملقەویەک لە ناو دەسەڵات بڵێڵە ئەوە بکە مەسودە و بیدە پەرلەمان بادەنجی بۆ بدە ئەم پرۆسەیەکی خراپە پرۆسەی ناگونجێ لەگە سیستێمێکی پەرلەمانی فیدرالی پرۆسەی بریار کە لە خوارەوە بێ لە لایەن هەموو جمگەکانی دەسەڵات لە موختارەوە تا دەگاتە سەرۆکایەتی حکوومەت و پاشان بدرێ بە پەرلەمان تاوتێی بکە و دەنگی لە سەددا ئەوە دەستوری ئەسلی و
نظامی پەرلەمانی زۆر باشە بەس ئەوەی کە لامەرکەزیەتەکە ئەوەی کە بۆیە ئەمە قسەی لەسەر دەکەین لەسا ئەو دەستورە قسە دەکەین و لەسا ئەو لامەرکەزیەتە قسە دەکەین ئەوی شۆڕکردنەوەی دەسەڵاتە مەسەلەن تو ناکرێت دەسەڵاتی هەموو پارێزگای هەولێر لە دەستی محافزداری قایم قامەکانیشیان ناکرێت دەسەڵاتی هەموو قەزایەک بەدەستی قایم قامەوە بێ ئەدی مدیر ناحیەکانیشیان چی خۆی دەبێت ئەوە ئەسلی مەوزوعەکەیە بەڵێ بەس وەکەوەی کە تا ئێستا جیاوازی نییە لەسەرەوەی کەوە داوای لامەرکەزیەت دەکەن کە دارایی شێوێ بەڵام بۆ نمونە لایانی بەرامبەر لەگەڵ کارگێریەکە دابێت کاک حاکیمت دەولە لامەرکەزی وەکو ئۆتۆمبیل بەبێ بنزینە لامەرکەزی بەبێ دارایی باش لامەرکەزی دەبی دارایی لەگەبی ئەخ لامەرکەزی چ بڕیارێک دەداتن تەکلیفی نەبێ هیچ خۆ دەبی دوعاە بەس دوعا بکەین باران باری بچین سەڵات الئیسقا بکەین بکە هیوادارین ئەو ڕەشەبایە کڕیکاتەوە ئەوانە ڕەنگە مەسرەفی نەبی بەڵام هەر شتێکی تر یەک دەرگا لە مەکتەبێک بگۆڕی مەسرەفی دەبی باڵێ بەس تا ئێستا هیچ کراوە لەوەی کە دەسەڵاتی دارایی بە ناوچەکان بدرێ کراوە ئەوەندەی کێ واگەدار بن تەبیعیە ئەو خۆی خەزێنە و ئەمری بسەرفی مەرکەزی لە کاتی بوونی ئەزمەی داراییە ئەو قانونی خۆی هەیە نظامی خۆی هەیە پێم وایە ئەوە لێ بگەڕین بۆ ئیدارە ئەگە خۆیان لە خوانەکان هەمووی دەزان کەی پێویستە تەرکیز بکرێت کەی پێویست کە بڵاو کرێتەوە باشە بەس وەکو ئەوەی کەوتت ئۆتۆمبیلێکی بێبانزینایی چۆن هەرێم بەڕێوە چوە لە کاتێک ئێستا باز لەو هەموو دەسەڵاتەکان لە سنتەر کۆکراونەتەوە بڵین هەر لە لای حکومەت و سەرۆکایەتی حکومەت و ئەتۆ گوێت لە هین نەبوو ئەندم سوکارەکە نەبوو بەس لە تەقرەب سەلاتەکەی جێلێ بوو ئەوت کەشم باس کرد ئەمن وتم ئەگەر ئەزمەیەکەوە ئەزمەیەکی داراییمان هەیە ئەزمەیەکی مالیمان هەیە ئەزمەیەکی ئەمنیمان هەیە و لە هەمان کاتیشدا کێشەی تریشمان هەیە بۆیە لەو حالەتانە ئیمکانیاتی ئەوە نییە تو میزانیە دەفەکە پارەمانە جاروێت چاوەڕە دەکەین گومرگ دێ و معاشی وەزارەتێک دێن بەڵام پارەیەکی ڕەسیدێکمان نییە بڵێن ئەو ڕەسیدا 900 میلیارد یا 1000 میلیارد دینارە با تەوزیعکەین بەسە وەزارەتەکان لە هەفتەیەک معاشی هەمویان بدەین جاروێ 3 هەفتە 4 هەفتە دەخایێنی تا معاشی هەموو وەزارەتەکان بدەین لەبەرەوەی چاوەڕێ دەکەین لە دەواازە سنووریەکانیش بەشێک پارە بێ حکوومەت پارەکانی لە حکوومەتی فیدرال ئەوەی کە بۆ ئێمە دایدەنێت تا هەموو بێکەوە تەحویل ناکە جاروێ بە بەش تەحویل دەکە بۆیە ئەگەر تۆ ئەوەت نەبی مەجبوری چاوەڕێ بکەی کە شتەکان بکەی مەرکەزی شتێک تا ئومور بڕوە یا هینێکیان بدەیتێ چی پێدەڵێن لە بانقێک ئەمر بکەی کە سلفەیەکیان بدرێتێ بۆ ڕاپەڕاندنی ئیشەکانیان لە کاتێک کە ڕسیدیان نەبوو باشە بەس بەرەزت پێ وایە کە ئێستا پارە نەدراوە بە پارێزگاکان لەبەر نەبوونی پارەیە هیچ شتێکی سیاسی تێدا نییە کە پارە نەدرابێ بە پارێزگاکان یا دەسەڵاتی دارایی وەختی خۆی ئەگە لە بیرت بێ لە بیرت بێ ڕەنگە جەناب ئیدارەت نەکرد بێ بۆیە ئەگە لە بیرت بێ وەخت خۆی پارەیەکی نەفت هەبوو کە تەوزیع دەکرا بۆ پێشخستنی ئیداری لە پارێزگاکان ئەو مەبلەغێک دەدرا بە حکوومەت لەگەڵ پارەی تەشغیلی کە هەر محافەزە و حیسەی خۆی هەبوو پێویستیەکانی محەلی پێ جێبەجێ دەکرد ئەگەر ئەو پارانە نەبوو نەهی نەفت و پێشخستن هەبوو نەهی تەتویری ئیداری هەبوو نەهی تەشغیلی هەبوو و کاتە مەجبورە اعتیماد لەسەر ئەو سلفانە بکە کە دەیدرێتێ بەپێی مەشروع بە مەشروعێک هەیە تەقدیم دەکەی پارەی مەشروعەکە موافقەی لەس دەکرێت تەمیل دەکرێت بەڵام ئەوە نیە تو ڕەسیدێکت هەیە لە ڕەسیدەکەت خۆت مەشروعەکان تەمیل دەکەی باشە بەس سەبارەت بە مەسەلەی پارە ئێستا بازەوەکی کە داهاتی خاڵە سنووریەکان بەشێکیان بۆ نمونای پەرلەمانتارانی پارتی دەڵێن سنووریەکێتی ناگەڕێتەوە یەکی دەڵێن سنووری پارتی باز دۆکەن کە ئێستا حیزب خێر بە حکوومەت دەکات پارە نییە بە بۆچوونی بەڕێزل لە کوردستان یاخود خەر لەکە لەکوێ کە بۆ نمونە دەسەڵاتی داری نییە بۆ خەرجکردنی پارە موچەوەکو پێویست نییە خزمەت وڵی من پێم وایە ئەوە خۆ مەشغولکردنی خەڵکە بە قسەی لابەلا ئەگەنا داهاتی هەموو سنوورەکان دەکا 250-300 میلیارد دینار
بەڵام ئێمە معاشاتمان 1000 ملیاردە ئەوان دەیانەوێ جەماوەر لە بیر کە 700 ملیاردەکەی تر هیچ شوەیە هی نەفتە لە زیاتی مناقەشەی نەفت کە خۆیان بە باشماغ و پەرویزخان و نەزەم چێ مەشغولەکەن ئەوە هەندێک لە پەرلەمەنتارەکان زیرەکەن هەوڵی ئەوە دەن لەوێت تەڵەیەک دابنێن لەوێت تەڵەیەک دابنێنەوە ئەگەر مناقەشەکانیان ئوسولی و ڕێکوپێک بی لە ساوشتانەوە هیچ مشکلە نییە بەڵام زۆر جاروەیە بە زمانێک مناقەشە دەکرێت پێم وایە زمانێکی ئەوەندە زبرە مادام لایفیشە ئەو زمانە و بەکارهێنانی و مناقەشەی ناو پەرلەمان جەنبەی تەربەوی هەیە من هیوادارم کە زۆر داکوباب هەوڵی ئەوە نەدەن منداڵەکانیان لەو لەهجانە فێری کوردی و فێری ئەدەب بن باشە بەس وەکو بڵین ئەوەی کە پێدوانیە لە هەموو خاڵە سنووریەکان کەم کوڕیە قاچاقی هەبێ دادوەکو پێویست نەگەڕێتەوە لە سنووری پارتیە یەکێتیە کەم کوڕی زۆر نییە من پێم وایە ئەوە بە سەتحی باز نەکەین باش خاڵە سنووریەکان داهاتیان هەیە و ئەو داهاتانە تەسلیم دەکرێ تەسلیم بە حکوومەت دەکرێت و من پێم وایە ئەگەر پەرلەمانتارانی پارتی بەڵگەکانی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران و ئەوانە بشارنەوە و پێیان وای بەڵگە لە سەرەکێتی هەیە ئەو هەڵەیەکی گەورە دەکەن ئەگە یەکێتیەکانیش بەڵگەکانی باشماغ و پەرویزخان بشارنەوە پێیان وابی بەڵگە بەس لە ئەوێ هەیە هەڵە دەکەن لە هەموو ئەو سنوورانە شتێک نادروستی هەیە و ئێمە ئەگە دەمانەوێت شەڕی گەندەڵی بکەین با دەست پێ بکەین لە هەموو سنوورەکان بەڵام نەک لە چاوێک کوێر بین لە چاوەکەی تر سێ لە سەسەیە بمانەوە ببینین ئەوە غەڵەت باش بۆ خۆتان وەکو یەکێتی نیشتیمانین ئامادەن بۆ دەستپێکردنەکەی کاک حەکیم ئەو مۆزوع عامل پێم وایە لە بنی کودیمدا پێویست ناکات یاتی لە سەبڕ تۆ دەڵێ دەبێت شەڕەکە دەست پێ بکرێتەوە پێویستە دەست پێکەی شەڕی گەندەڵی بکەین لە هەموو جێیەکە گەندەڵی نا ئێستا بەس پیاوی فەقیر محاسبە دەکرێت هینە گەورەکان محاسبە نەکرا باشە بەس یەکێکی تر لەو ڕەخنانەی کە ئێوە دەگیرەوەکو یەکێتی زۆر جار بەرپرسانی باڵای پارتیەتان دامی سەرکردایەتی لە بەرنامەکەی ئێمە بۆ وتێتی ئێوە وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە دەکەن یەکێتی نیشتیمانی وەکو بەشێکی لە حکوومەت بەشێکیشیان وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە دەکەن نا ئەوە نییە تۆ درست نییە من پێمە هەڵەکە لەوێ دەست پێ دەکە ئێستا شتێک بە ناوی حکوومەت دەرچۆ بەیانێک بۆ تقریبان بۆ خۆشکردنی ئاگری ئەو شەڕە بە ناوی وەزارەتی پێشمەرگە ئەمە ئەم قەنەعەت ناکەم وەزیری پێشمەرگە بزانێ ئەو ناوەیە چی تێدایە باشە و ئەگە بە ناوی حکوومەتە خۆ تیممە لە حکوومەتە بادانیشی حکوومەت مناقەشە و مۆزوعەکە و جەبیانێک دەرک باش بەس تیمەکە بۆیە ئەم پێم وایە جاروەیە کە ئەندامێکی یەکێتی کە لەگەڵ ئەم بۆ چونە جوودنایە معنەوێنێ معارزەیە ئەو پێی وایە پرۆسەی بڕیار وەرگرتن بۆ هەڵوێست وەرگرتن لەم بارەیەوە پێویستی بە تێگرای ئینەکەەوە هەیە ئەمە مەسلەیە کە تادیدی هەموو لایەکمان دەکە ناکرێت یەکێک موافقە بکە و تادیدی هەموو لایەکمان دەکە چۆن دەبیشت باشە کاتم زۆر کەمەوە بۆی کاتی جەنابیش دەزانم ماندووی سەبارەت بە دۆسێکی تر مەسلەی پێشمەرگە ئێستا پارتی دیعایەوە دەکات کە هێزی هێشتیان خستۆتەوە سەر وەزارەتی پێشمەرگە بڕیاریان داوە یەکێتی نیشتیمانیش بۆ هێزەکانی هەفتە ئامادەیە خۆی من پێم وایە ئەمە حەقە بکەوێتە پاش یەکەلا بوونەوەی ئەو شەڕ و هەم محاولەی شەڕی ئێستا و ئەوە على كل حال یەکێتی غەڵەت دەکا ئێستا لەسەر ئەو موافقەت بکە هێزی پێشمەرگە یەکێتی مادەم یەکێتی خۆی لایەنگیری خۆشکردنی ئەو ئاگرە نییە پێویستە لەم مەسەلانە خۆی دوور بگری بەڵێ بۆ یەخستنەوەی پێشمەرگە بەڵێ بۆ ڕیفۆرم پێشمەرگە بەڵام دوای ئەم شەڕی کە ئێستا هەیە بۆچی بۆ یەکێتی نیشتیمانی هەڵەیە گەر لەم کاتەدا هێزەکانی بخاتە سەر وەزارەتی پێشمەرگە مەترسیەوەیە کە هەموو هێزەکان بچنە لای پارتی هەیمەنەی پارتی زیاتر بێ مەبەستانەوەیە ئەخە من بۆ تێ بۆست باسەکەم قوربان ئەم دەڵێم بەیانێک دەرچە لە وەزارەتی پێشمەرگە لەم بەیانە ئاگری شەڕەکە خۆشەکە و حکوومەت بەیانێکی دەرکردووە وەکو
دەرێ حکومت تهدید کراوە وەکو خۆی تەرەف بێ لەو شەڕە ئێمە پێمان وایە حکومت دەبی تەرەف ئیش بکە بۆ ڕوونەدانی ئەو شەڕە وەزارەتی پێشمەرگە دەبی ئالەتی خۆی بەکاربێنی بۆ لێک دوورخستنەوەی هێزەکان و ڕوونەدانی ئەو شەڕە ئەوجا لە جیاتی ئەوە معارەجە بکەین بین هێزەکانی خۆشمان تەسلیمی ئەو نەفەسە بکەین ئەوە نەفەسێکی خراپ باشە بەس وەکەوەی کە باز لە نیگەرانی ئەو پەیمانان دەکرێت لەبارەی بەڕێوە نەچوونی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە بڵین بە خێرایی هیچ نیگەرانێک لەو بارەیەوە بە ئێوە گەیشتووەکو یەکێتی نیشتیمانی لایەن ئەو وڵاتانەی کە کاری ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە دەکەن نا ئەوە نیگەرانیەکە بەو شێوەیە نییە ئەوە نوێنەری سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان لە عێراق مەدام پلاسخارد کە خۆی کۆن وەزیری دیفاعی هۆڵندا بوو دەڵێ دۆست ئەو کەسەیە بتگریێنی دوژمە ئەو کەسەیە پێ دەکەنێنی دەڵێ کۆمەلگای نێونەتەوەی ناتوانانی قەنەعەتی وایە ئێوە ناتوانن بەردەوام بن زۆنی سەوز هەبێ زۆنی زەرد هەبێ و ئازادە دیموکراتیەکان تاپۆ بکەن و نازانم چیتی ئەوە قسان دەکەەوە ئەوە معنایوە نییە بەتەنێ یەک نەخستنەوەی هێزی پێشمەرگە دەگرێت لە ئەسڵدا بەرنمەیەک هەیە بەرنامەی ڕێفۆرمی هێزی پێشمەرگە و هێزی پێشمەرگە لە هێزە پێشمەرگەی حیزبی بکرێت بە هێزی پێشمەرگەی دەوڵەتی و ملی ئەو بەرنمەیەکی 36 خاڵی هەموو لایەکان تێدا کاری لێ دەکەن بەڵام هەندێک عیبی هەیە دەبێ و عیبانە عیلاجکرێن لە عەمەلدا مەسەلەن ئەگەر ئێمە نین هێزی پێشمەرگە لەسەر ئەساسی مەوالید بانگ نەکەین ناتوانین دوو مشکلەیە حەلیکەنیەکیان بێ ئیشی ئەوی تریشیان خەڵک لە یعنی ئەو هێزانە هەر لە بینی هەمووشیان وەرگرتنیان لە هێزی عەسکەری دەبی وەرەقەیەک لە ئاسایش بینن و ئێمە ئێستا لە ئیشی مەدەنی دەبینن ڕۆژانە خەڵک ئاسایش زەردی بداتێ لەوەی کە وەرەقەی بداتێ ئایا ئیشەکەی بدەنێ یان نەیدەنێ لەو کۆمپانیانەی کە ئیشی نەفت دەکەن لێرە بە هیچ کەسێک وەرەقە نادەن ئەگەر تەرەفی ئاسایش نەبی بۆیە ئەمە یارمەتی یەخستنی پێشمەرگە نادە یارمەتی دروستبوونی هێزێکی پێشمەرگەی ملی نیشتیمانی نادە بەڵێ وەکو دوا پرسیاریش بڵێن تا ئێستا لەم کابینەیە ڕازین لە کارەکانی وە سەبارەت بە دۆسەی بادینانیش ئێوە هیچی نوێت هەیە سەبارەت بە نیگەرانی وڵاتانیش من پێم وایە ئەم کابینەیە ناکرێ ئەو کابینەیە مطلقاً بڵێ وڵا لێ ڕازنی بەقەدرێکی گەورەی لێ دەکەین ئەو کابینەیە دووچاری داعش و دووچاری ئەزمەی دارایی و دابەزینی نرخی نەوت کە گەورەترین سەرچاوەی داهاتی ئێمەیە و هەروەها کۆرۆنا کە بەشێکی زۆر لە کاتەکانی ئێمەی کوشت بۆیە من پێم وایە هەموو تەقیمێک ئەو مەسەلانە بە نەزەری ئەتیبارنوگرێت تەقیمێکی بێویژدان و ناقسە بەڵێ ئای سەبارەت بە دۆسیەی بادینان هیچی تازە هەیە و نیگەرانی وڵاتان کاری بێوەش گەشتووە وەکو یەکێتی نیشتیمانی کە خۆتان بەشێک نیگەرانی وڵاتان بەگشتی ئێمە خۆمان بە دنیا ماوتووە کە ئێمە خەبات دەکەین لە پێناوی ئازادی دیموکراتیەکان و ئازادی ڕادەربڕین و دەکرا ئێمە پاش هاتنی پاپا و پاش هاتنی پاش ئەم لە ئامێزگرتنەی هەرێم لەلایەن وڵات بەڵێ 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 دیارە پەیوەندیمان لە کاک سعیدی هەرنەما بەرنامەکەشمان هەر کۆتایی هات سوپاس بۆ بەڕێز کاک سعیدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامووی زۆر سوپاسی بەڕێزیان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ